لە چوارچێوەی هاریکاریەکانی بافڵجەڵات تاڵەبانی بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بۆ یەکەم جار سیستەمی خزمەتگوزاری خاس بۆ بەشە ناوخۆیەکانی زانکۆی کۆیە و پەیمانگای تەکنیکی کۆیە دابین دەکرێت کە ئێستا کارەکانی لە قۆناغی کۆتاییدایە. سیستەمی غاز تەواو بووە کە ئێستا چاوەڕێن کە بتڵی غازەکانمان بۆ بێت بۆی ڕەتی سیستەمەکە کرێتەوە کە یەکەم جارە لە بەشناوخۆەکانی هەرێمی کوردستاندا ئێمە جێبەجێ دەکەین کە دانای سیستەمی غازە بۆی خوێنکار تۆزێک لەوە دوورکەوێتەوە بتڵی غاز سەرخە بۆ چەند قاتێک و سەرێشەی ئەوانی دوورکەوێتەوە. دیارم سیستەمە هەر ئەوە نیە کە ئێمە بتڵی غازەکان دانین و لێ بگەڕێن. ئەم سیستەمە سیستەمی سیفتیشیە وەکو چۆنی سیستەمی سەلامەتی سیستەمی گرتنەوەی چۆنی غازەکان لە کاتی خوانەخواستە کە غازێک بەربێ یان بۆنی بێ هەر شتێک بێت. لە ماوەی ڕابردوو بە بڕیاری بافڵجەڵات تاڵەبانی بە چەند قۆناغێک بەشە ناوخۆیەکانی زانکۆی کۆیە و پەیمانگای تەکنیکی کۆیە نۆژەن کرانەوە و تەواوی پێداویستە سەرەکیەکان بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکان دابین کراوە. چەندین ساڵە بەڕاستی لە کێشەیەکی گەورە بوون لە بەشە ناوخۆیەکان، هەم لە نۆژەنکردنەوەی بیناکان کە بینایەکانمان کەوم بوونە و کوالیتیان زۆر باش نە بینایەکان کاتی خۆی کە دروست کرانە، ئیدی هەم لە ڕووی کەلوپەلەوە لە قەیرانێکی گەورە بووین. بەڕاستی دوای ئەوەی کە هاوکاریەکانی بەڕێز بافڵجەڵات تاڵەبانی گەیشتە بەشە ناوخۆیەکانمان و تا ئێستاش بەردەوامە کە بە چەندین قۆناغ لە ڕووی کەلوپەلەوە بۆ نمونە سەلاجێ تەباغە غەسالەیە دۆشەجی سەر سیستەمەکانە فەرشە چەندی پێداویستتر. زانکۆی کۆیە و پەیمانگای تەکنیکی کۆیە حەوت بەشە ناوخۆی کوڕان و کچانیان هەیە. بە نۆژەنکردنەوە و دابینکردنی پێداویستەکانی ئەم بەشە ناوخۆیانە نزیکەی 2500 خوێندکار سوودمەند بوون. ڕەنجە ڕەحمان، کورچاد نیوز، کۆیە.